بانکی بازرگانی عراق لەبارەی تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم هاتەدەن. ئەندامێکی لیژنەی دارایش لێدوانی نوێی سەرۆکی دادگای فیدڕەڵی لەبارەی تەوتین ئاشکرا دەکات. بانکی بازرگانی عراق TBI ڕایگەیاند کە جەخت لەسەر پابەندبوونمان دەکەینەوە بە بڕیاری دادگای فیدڕەڵی سەبارەت بە تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێم کە دەڵێ موچەی فەرمانبەرانی هەرێم لە بانکە فیدڕاڵیەکانی دەرەوەی هەرێم تەوتین بکرێت. وی بەشداری بانکی بازرگانی عراق لە چوارچێوەی بانکە حکوومیەکاندا پشت بەس بە بڕیاری دادگای فیدڕاڵی بانکەکە ئاماژەی بەهۆش کرد. جەخت دەکەینەوە کە بانکی بازرگانی عراق توانای پراکتیکی بەرز و تۆکمەی هەیە بۆ تەواوکردنی پرۆسەی تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێم. ئەوانەی ئارەزووی هەڵبژاردننی بانکەکەمان دەکەن لە چوارچێوەی بانکە حکوومیە بەشدارەکان لە پرۆسەی تەوتینی موچە. TBI وتیشی بانکەکەمان هێشتا چاوەڕوانی ئەوەی حکوومەت هەرێم لیستی ناوی و فەرمانبەرانی بۆ بنێرێت کە موچەکانیان لای ئێمە تەوتین دەکرێت. هاوپێز لەگەڵ بەڵگەنامەکان بۆ ئەوەی دەست بکرێت بە جێبەجێکردنی پرۆسەی تەوتین. بڕیا ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە فراکسیۆنی یەکێتی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پرۆسەی بە بانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێم قسەی زۆری بەدوای خۆی داهێناوە. لە کۆبوونەوەکەمان لەگەڵ حاکم جاسم سەرۆکی دادگای فیدڕەڵی پێی ڕاگەیاندین کە بڕیارەکە ڕوونە و ئامانج لێ ئەوەیە ئەو گرفتەی لە ساڵی 2014 موچەخۆرانی هەرێم پێوەی دەناڵێن کۆتایی پێبێت. بڕیا ڕەشید ئاشکراشی کرد هیچ زیادکردن و تەفسیری دیکە بۆ بڕیارەکەی دادگای باڵای فیدڕەڵی نییە و لە پێناو بەدیهێنانی دادپەروەری دراوە. تا ئێستاش حکوومەت هەرێمی کوردستان دەڵێت بانکی TBI لە چوارچێوەی هەژماری من تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکات. بەڵام ئەو ڕاگەیەندراوەی بانکەکە کۆتایی بە مشتومڕە هێناوە و پێدەچێت پرۆژەی هەژماری من بە تەواوی شکستی پێبێت.